وەک چۆن هەرێمی کوردستان بووەتە چەتری کۆکەرەوەی سەرجەم پێکاتەکان، وەزارەتی پەروەردەش هەمیشە دروشمی پەروەردە بۆ هەمووانی کردووەتە پێشەنگی کارەکانی و دەرفەتی خوێندن بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا دوور لە جیاوازی نەتەوەی و ئاینی و کۆمەڵایەتی فراهەم کردووە. هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشخستنی کەرتی پەروەردەی خستووەتە کارنامەی کابینەکەیەوە. نوێم بە مەبەستی دەستەبەرکردنی ژیانێکی شایستە گرنگی تایبەت بە کاروباری خاوەن پێداویستە تایبەتیەکان دەدەین. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خودی خۆی بە دوواداچوونی بۆ ڕەوشی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت کردووە. بە سێ قۆناغی جیاواز فەرمانی بەدامەزراندنی 94 مامۆستای دەرچووی کۆلێژی پەروەردە بەشی پەروەردەی تایبەت کردووە وەکو گرێبەست دەست بەکار بن. دوای وەرگرتنی داتای ورد لەسەر قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بەپێی خشتەیەکی ورد ژمارەی قوتابی بەسەر قوتابخانەکانی سنووری پارێزگای هەولێر دابەش کراون بەسەر 4 زۆندا. زیاتر لە 50 قوتابی لەسەر ئاستی قوتابخانەکان پلەی یەکەمیان بەدەستێناوە. گۆڕانکاری بەسەر شێوازی مامەڵەکردنیان داهاتووە و تێکەڵی کۆمەلگە بوونەتەوە. سەرەڕایەوەی بەشێک لە خانەوادەی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت خولی مامەڵەکردن و هۆشیاری پەروەردەییان بۆ کراوەتەوە. هەروەک ڕوون و ئاشکرایە کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیشی تەواوی بە هەموو سێکتەرەکان داوا لەوانش سێکتەری پەروەردە لە ناوانیشدا بە قوتابیانی خاوەن پێداویست تایبەت. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بەپێی ئەو استراتیژیەی کە لایەن وەزارەتی پەروەردە دانرابوو سەبارەت بە وەرگرتنی قوتابیانی خاوەن پێداویست تایبەت لە قوتابخانەکان، ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر هەوڵماندا چەندین کۆبوونەوەی جیاوازمان ئەنجامدا سەبارەت بە دابەشکردنی قوتابخانەکان کە هەولێرمان دابەش کرد بەسەر 4 زۆندا. لەو 4 زۆنەدا لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لە 8 پەروەردەدا 42 قوتابخانەمان توانیمان ژووری سەرچاوەیان بۆ بکەینەوە. و لە ناوانشدا 2 باخچەی منداڵانمان داناوە لە سنتەری شاردا و بێجگەن لەمەش سنتەرەیەکی ڕاهێنان و گەشەپێدانی تایبەت بەو بوارەمان هەیە کە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێرە. بە خۆشحاڵیەوە لە درێژەی کار و چاڵاکیەکانمان ئێمە توانیمان لەو ماوەیەدا بە هاوکاری وەزارەتی پەروەردە کە 94 مامۆستای پەروەردەی تایبەت کە پسپۆری خۆیانە دایان بمەزرێنین بۆ ئەو ژوورە سەرچاوانە. هەر هەمان کاتدا 500 قوتابی ئێستا کە لە ناوەندەکانی خوێندن لەو 42 قوتابخانەیە درێژە بە خوێندن دەدەن بە خۆشحاڵیەوە کە نەتیجەی باشە بووە، نەتیجەی باشمان بەدەستێنەوە. چەندین منداڵ ئاسایی بوونەوە لەو منداڵانەی کە لەو قوتابخانە و باخچەکاندا بووینە و چەندین خولی تایبەت بۆ مامۆستایان کراوە کە خولەکان زۆر پێشکەوتوو بن. مامۆستایان توانیان بە باشترین شێوازە نوێیەکانی سەردەمیانەی کە لە وڵاتان پەیڕەو دەکرێت بەکاربین لەم ژوورانەدا. ئێستاش ئێمە بەردەوامین و گرنگیش دەدەین بەو بابەتە لە نزیکەوە خۆشم سەرپەرشتی ئەم بابەتە دەکەم و لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لێژنەیەکی تایبەت بۆ ئەم مەبەستە دانراوە بۆ وەرگرتنی ئەو منداڵانە و هەڵسەنگاندنیان پاش ئەوەی هێنانی تەقریری طبی کە ئەو راپۆرتە پزیشکیانە دەگاتە دەست ئەو لێژنەیە هەڵسەنگاندنی خۆی بۆ دەکا سەبارەت بەو بابەتە بە چۆنیەتی وەرگرتنی قوتابیان. لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر 42 قوتابخانە و 2 باخچەی منداڵان و 1 سەنتەری پێشوەختە. 67% پەروەردەی ناوەندی هەولێر، 12% پەروەردەی بنەسڵاوە، 7% پەروەردەی دەوروبەر، 2% پەروەردەی شەقڵاوە، 2% پەروەردەی خەبات. ساڵی خوێندنی 2023 بۆ 2025 502 منداڵ و قوتابی خاوەن پێداویستی، 66% نێر، 34% مێ، ئۆتیزم 36.3%، بیرکۆڵ 19.2%، ئاستەنگی فێربوون 11.1%، فرەجوڵە 7.9%، گرفتی قسەکردن 7.7%، داون 4%، کەمبیست 4%، دواکەوتنی گەشەی مێشک 3.4%، گرفتی جەستەیی 3.4%، کەمبینە 1.6%، شەلەل دەماغ 1.4%. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر توانیویەتی لە پشووی هاوینەشدا
بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی میدیای پزیشکی خولی ڕاهێنان بۆ مامۆستایان و کارمەندانی قوتابخانەکان بکاتەوە تا بەرچاوڕوونیان هەبێ بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. خولەکە ماوەی 5 هەفتەیە، هەفتانە 3 ڕۆژە، لە ڕۆژانی یەکشەمە و دووشەمە و سێشەمە بەڕێو دەچێت. هەر خولەکیش کە تەواو دەبێت بڕوانامە دەدرێت بە بەشداربان و مامۆستایان. تامان ئەو خولە بۆ بەهێزکردن و ئەکادیمی مامۆستایانە خولی ABA بۆ ئەوەی مامۆستاکان زیاتر دەوڵەمەند بن لە بواری پەروەردەی تایبەت و بتوانن زیاتر خزمەت بەم پرۆسەیە بکەن. هەر لە سەرەتای پرۆژەکەەوە هەوڵ دراوە لە ڕێگەی لیژنەیەکی باڵاوە بە دوواداچوون بۆ ئاستی پەرەسەندنی پرۆژەکە و هەڵسەنگاندنی توانابرۆیەکانی مامۆستایان و ستافی کارگێڕی قوتابخانەکان بکرێت بۆ دڵنیابوون لە خزمەتکردنی ئەم توێژە لە ڕێگەی کەرتی پەروەردەوە. داچی قوتابی هێلیا هیوا منداڵانی خاوەن پێداویست سەرڕای ئەوەی کە ڕاهێنانی تایبەتیشیان پێ بکرێ قورسترین مەرحەلەی ئەو منداڵانە ئەو مەرحەلەیە کە تێکەڵ دەکرێن لەگەڵ کۆمەڵگا و یەکەم بەرکەوتەی ئەو منداڵان تەمەنی 4 ساڵی کە دەست پێ دەکات چوونیانە بۆ باخچەی منداڵان. گرنگی ئەو ژووری سەرچاوە لە باخچەی منداڵان ئەوەیە کە لەگەڵ یەکەم بەرکەوتیان لەگەڵ کۆمەڵگا ئیشیان لەسەر دەکرێت هەم تێکەڵبوونیانە لەگەڵ منداڵی ئاسایی هەمیش ڕاهێنانی تایبەتیان پێ دەکرێت. یعنی لێرەوە هاوسەنگێک دروست دەکرێت لە ئاستی فێربوونیان، پەروەردەکردنیان، ڕاهێنان پێکردنیان لە نێوان ئەو حاڵەتی کە ئەوان تیاندایە و لەگەڵ ئەوشی کە ئاسایی دەبەوە. گۆڕانکاریێکی زۆرم لێبەدی کرد. سادەترین شت لەو ڕاهێنانانەی کە لە قسەکردن پێم دەکرد لە خلالی 7 ڕۆژ دەمتوانی 1 وشەی فێرکەم زۆر بە زەحمەت، بەڵام کە لەناو منداڵەکان دەگەڕایەوە بە یارمەتی ژووری سەرچاوە لەگەڵ منداڵە ئاساییەکان دەژمارد 8 وشەی فێر ببوو. ئەو بێجگەلەوە هەڵسوکەوتی بێجگەلەوە لە هەموو لایەنێکەوە دەرونیان، یعنی لەلایەنی دەرونی، لەلایەنی هەڵسوکەوتی، لەلایەنی ژیری فێربوونی، هەموو لایەنەکانی تێکەڵبوونی لەگەڵ کۆمەڵگا، هەڵسوکەوتکردنی لەگەڵ منداڵان زۆر گۆڕا. ئەو ساڵ لە پۆلی یەک ئەنجامی تاقیکردنەوەکانی هەمووی نایاب بوو، هەمووشی بە مستەوای خۆی، بە یارمەتی مامۆستایەکانی تەبعاً و بە مستەوای زیرەکی خۆی الحەمدولله. طبعا دەستخۆشێکی زۆر گەرم لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر دەکەم کە هەستا بەکردنەوەی ژووری سەرچاوە و دابینکردنی مامۆستایانی پەروەردەی تایبەت بەو ژوورانە. ئەمن بەڕاستی بە هەنگاوێکی زیێڕین دەیبینم، نازانم لۆی زیاتر بڵێم چی. دایمە بەدواداچوونیان هەبووە، ینی خەمخۆریی تەواویان لە بۆ ئەو منداڵانە هەبووە. هەتا وای لێ هات ئێستا زۆربەی هەرە زۆری ناوەندەکانی خوێندن تەواوە لەگەڵ ئەو منداڵانە ڕاهاتینە کە وەکو منداڵێکی ئاسایی تەعاملیان لەگەڵ بکەن و یارمەتێکی زیاتریشیان دن وی بگەنەوە ئاستی منداڵە ئاساییەکان. بەڕاستی دەستخۆشێکی زۆر گەرمیان لێ دەکەم. وەرگرتنی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت لەو قوتابخانانەی دیاری کراوە لەسەر بنەمای ئەنجامی راپۆرتی لێژنە پزیشکیەکان لە فەرمانگەی هیلال ئەحمەر بە گوێرەی شوێنی جوگرافی قوتابیەکان لە نزیکترین ناوەندی خوێندن وەرگیراون.